کەس و کاری خواڵێ خۆش بوو کاک جەوهەر نامق. ئەمڕۆ ماڵاوایی لە ئینسانێکی بەرزی کوردستان دەکەین کە تێکۆشەرێکی ناسراوی ناوخۆ و جیهان بووە. خواڵێ خۆش بوو جەوهەر نامق سەرکردەیەکی گەورەی بزاوی ڕزگاری خوازی دیموکراتی کۆڵنەدەر بوو. سەرۆک و دامەزرێنەری بنیاتی یەکەمین پەرلەمانی هەڵبژێردراوی کوردستان و سکرتێری مەکتەبی سیاسی و کەسایەتی ڕووناکبیر و پایەبەرزی کۆمەڵایەتی بوو. سەری نەوازش و ڕێزی بێپایان لە حزوری ڕۆحی پاکی دادەنوێنین و سەرخۆشی دەکەین لە بنەماڵەکەی و کەسوکاری و هەواڵان و خۆمان و خۆشەویستانی لە ناو کووردا. شادڕەوان جەوهەر نامق بەشایانەوە جێگەی خۆی لە دڵ و دەرونی ملیۆنها خەڵکی کوردستان لە گشت پارچەکانی کوردستان کردبوو. شانازیە بۆ پارتی و بزاوی کورد خەباتگێڕێکی دلێر و خۆراگر و زانا و هوشیاری وەک جەوهەر نامق پەروەردە بکات. خواڵێ خۆشبوو لە سەرەتای گەنجەتی و خوێندنی زانکۆ لە کۆشی گەرمی پارتی چاوی هوشیاری سیاسی و کۆمەڵایەتی هەڵناو لەم قوتابخانە پڕ لە ئەزمونە و بڕوایەدا پەروەردە بووە. سەرەتای ژیان و خەباتی ئەو بەرجەستەی بیر و ڕاو ئامانجی پارتی و گەلی کوردستانە لە پێناو ڕزگاری سیاسی کۆمەڵایەتی و پێشکەوتنی شارستانیدا. ئەمڕۆ چەند بەخەم و پەژارەوە بەڕێی دەخەین ئەوەندەش سەربەرزین کە هەواڵێکی ئەمەکدار و هەمیشە وریا و نەسرەوتمان مایەوە. ئەو پێ بەپێ لەگەڵ خەباتی ملەتی کوردستاندا گەشەی دەسەند. لە بچووکترین شانەی خەبات و ڕێکخرا و لیژنەی ناوچە و ئەندامی لق و چالاکی جەماوەری و پێشمەرگایەتیەوە بە توانا و لێهاتوو شارەزایی خۆی بە مووقعی بەرزی خۆی گەیشت لە سەرکردایەتی و شۆڕشی ڕزگاری خوازی کووردا. لە ساڵی 1976 بەدەستی پەتی تەنها بە گۆپاڵێکەوە لەگەڵ هەواڵانی تاریکە شەوی دادڕی و چووە باکوور. زیاتر لە 9 مانگ لە ماڵی چەند هاونەتەوەیەکی دۆستی خۆیان حەشاردا تا دەرفەتی پەڕینەوەیان بۆ باشووری کوردستان هاتە دەست و کەوتنە خەبات و مقاومەت دژ بە شۆڤینیەتی عێراق. ئەو نمونەی کادر و سەرکردەی خۆبەخشی فیداکاری نەتەوەیی بوو. لە دوورترین دەڤەری باشووری گەرمیانەوە بۆ باڵاترین دەڤەری باکوور. هەر بۆیەش خۆی و هەواڵانی لە سەرکردایەتی کاتی پارتی لە ساڵی 1976 بەدواوە بوونە سەمبولی یەکبوونی مقاومەتی گشت خەڵکی کوردستان لە هەموو پارچەکانەوە. جەوهەر نامق بەغیانی کوردەواری ڕەسەنی گەرمیانەوە ڕازگۆ و جدی بوو لە کاروباری حزبی و جەماوەری و پەیوەندیدا. بە وردی لێی دەکۆڵیەوە و بایەخی دەدا بە جێبەجێکردنی ئەرک و فەرمان و ڕێنمایەکان. 1-2 مانگ دوای شکستی ساڵی 75 بە فەرمان و ئاگاداری مستەفا بارزانی نەمر 1-2 دەستەی شارەزا لە لاوان زۆر بەنهێنی دامەزران تا بە ئەزمون و پەند و وانەکانی شۆڕشی ئەیلولدا بچنەوە هۆکاری شکەستەکان بدۆزنەوە و ڕێبازی تازەی خەباتدا بڕێژن. بێگومان ئەوەیان سەختترین ئەرکی فکری و فەرهەنگی و سیاسی و ڕێخستنەوە بوو لەو کاتەدا. جەوهەر نامق لە پێشەوەی ئەو هەواڵانە بوو کە بۆ ئەو کارە دانرا. ئەو گەنجانە بە ئاگاداری و ڕەزامەندی بارزانی دانرابوون کە یەکەیەکە دەیان ناسی و جێگەی متمانە و بڕوا و ئومێدی ئەو بوون. بارزانی لای وا بوو کە دەبێ یەکەم بناغە و هەیکەلی پارتی دیموکراتی کوردستان سەر لە نوێ دابمەزرێتەوە، چونکە پارتی شێوە و ئامرازی تاقیکراوەی ژیانی سیاسی کوردستان بوو. کەواتە جەوهەر نامق و ئەو هەواڵانەی لە هەڵقەکانی سەرکردایەتی لە بەهاری ساڵی 76دا بەشدار بوون
ئەوانەش کە دواتر چوونە پاڵیان بڕوا و ئومێدی بارزانی بوون بە خۆشحاڵیەوە ئەو بڕوایە لە جێگەی خۆی بوو. جەوهەرنامق بە تایبەتی ساڵی هەفتا بەدواوە لە شاری بەغدا خۆی خستە مەیدانی خەباتی جەماوەری و پێشەیی ئەمجا حزبی و مەسئولیەتی گەورەی وەرگرت کەواتە جەوهەرنامق سەمبولی ئەو جیلە فیداکاریەیە کە بە درێژی ساڵانی هەفتەکان تا ئەمڕۆ هەم لە سەرکردایەتی شۆڕش و ڕاپەڕین بەشدار بوون هەمیش سوتەمەنی و قوربانی ئەو خەباتە بوون. ئەو جیلە بە پشتیوانی نەوەی شارەزای پێشتر لە خۆیان تەمەنی جوانی و گەنجایەتی خۆیان لە شەو نخوونی و ڕەنجی بێپسانەوە بردەسەر تا دوا هەناسە هەر هەمویان بە وەفاداری لەسەر ئەم هەر تا دوا هەناسە هەمویان بە وەفاداری بۆ کوردستان مانەوە. ساڵی 76 ئەنجامی لێکۆڵینەوە و پێداچوونەوەی هێمنانە و وردی ناوخۆی پارتی ئەوە بوو کە بڕیار درا لە جیاتی سەرکردایەتی ئەیلولی پارتی سەرکردایەتی کاتیدا بمەزرێت لەو کۆمەڵە گەنجە و لە چەند هەواڵانی ئەزمونداری دێرینەوە پێک دەهات کە جەوهەرنامق یەکێک بوو لەوان. کۆبوونەوەی حەڵقەکانی سەرکردایەتی کاتی هەروەها هێلی ئەساسی ڕێبازی تازەی خەباتی داڕشتەوە کە بە کورتی بریتی بوو لە یەکەم پارتی ئامادەیە گۆڕانکاری قۆڵی ناوخۆی بکاتن و گۆڕانکاری بۆ بەناونیشانی قۆناغی دوای ساڵی 75 لە تەک خەباتی سیاسیدا بایەخی گرنگتر بە خەباتی کۆمەڵایەتی و خزمەت و ئامانج و ئاواتی خەڵکی بێبەشی ستەمدیدەی کورد بکاتن. دوو گۆڕانکاری لە فەلسەفە و بیر و بۆچوونەکان بکرێت و بە دیدی نوێ بڕوانە کۆمەلگای کوردستان و جیهان. سێەم پەیوەندی لەگەڵ جەماوەر قۆڵتر بکەن لەسەر بنەمای دیموکراتی هەروەها پەیوەندی تازەی ناوخۆ و ئەقلیمی و نێودەوڵەتی دابنێنەوە کە لەمەدا سەرکەوتنی چاکیان بەدەستهێنا. چوار بڕوا بە فرە حزبی و فرە ئایدۆلۆجی و بیر و باوەڕ چونکە کۆمەلگای کوردستان بەرەو ئاسووی دەچۆ چین و توێژی کۆمەڵایەتی جۆر بە جۆر دروست ببوون. سەرکردایەتی کاتی ئەو حەقیقەتەی وەک یاسای ژیان و گۆڕانکاری وەرگرت تێدا زۆر سەرکەوتوو بوو چونکە ئەم ڕێبازە لە کۆنفرانسی ئابی ساڵی 76 لە بەرلین پەسەند کرا. ئیتر بە تیئۆری و بە عەمەلی ڕێبازی تەک حزبی سیاسی بەلاوەنێنرا. ئەم ڕێبازە هەروەها لە کۆنگرەی نۆیەمی پارتی لە ساڵی 1979 پەسەند کرایەوە و بوو بە بەردی بناغەی کار و خەباتی پارتی لە کاتێکدا هێشتا حزب و لایەنەکانی دیکەی کوردستانی و عێراقی لەسەر ڕێبازی تەک حزبی و یەکلایەنی داشتن. پێنجەم ڕێبازەکە هەروەها تەئکیدی قۆڵتری کرد لەسەر قبولکردنی فرەنەتەوەیی و ئائینی و کەلتوری لە کوردستان. لە تەک ئەوەشدا سەرکردایەتی کاتی لە ساڵی 1976ەوە ڕووی لە حزب و گروپە کوردستانی و عێراقیەکان کرد تا بەرەی سیاسی پێک بهێنن تا پێکەوە تێبکۆشن چونکە بە تاکە لایەنێک نەدەکرا ڕووبەڕووی ڕژێم ببنەوە. ساڵی 80 پارتی و چەند لایەنی کوردستانی و عێراقی سەرکەوتن لەوەی لەسەر گۆڕەپانی خەبات لە ناوچە ڕزگارکراوەکان یەکەمین بەرەی نیشتیمانی عێراقیان پێکهێنرا. بەڵام بەرەی سیاسی کوردستانی دوا کەوت تا ساڵی 1988 بە ئامادەبوونی نوێنەرانی 6 حزب و لایەنی سیاسی کوردستانی و عێراقی پێک هات. بەرەی کوردستانی سەرکەوتن بوو بۆ ڕێبازی قوڵکردنی فرەلایەنی و فرە حزبی. هەر لەبەر بوونی ئەو بەرەیە بوو کە لە ساڵی 1991 گرنگترین ڕاپەڕینی مەزنی کوردستان سەرکەوت. هەر بەرەی کوردستانیش بوو بڕیاری هەڵبژاردننی ئازادی پەرلەمانی وەرگرت. یەکەمین پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 دامەزرا و یەکەم حکوومەتی هەرێمی کوردستانیش لەو کاتەدا دامەزرا. جەوهەرنامق و هەواڵانی لە سەرکردایەتی پارتی و ئەندامان و سەرکردایەتی حزبەکانی دیکە بە تایبەتی سەرکردایەتی یەکەتی نیشتیمانی کوردستان کە پێکەوە لە چیاوە خەباتی گەلیان سەرخست پێکەوە
هەموویان پێکەوە یەکەمین خولی پەرلەمانیان پێک هێنا کە سەرکردەی ئەمر جەوهەرنامەق بە یەکەمین سەرۆکی پەرلەمانی کوردستان هەڵبژێردرا. لێرەشدا جارێکی تر جەوهەرنامەق وەک تێکۆشەرێکی بە ئاگا و هوشیار دەربەستە هاتە پێش و بە جددی و ڕاستگۆیی لەگەڵ هەواڵانی پەرلەمانی بەڕێوە برد و لە قەیرانی دژواری شڕی ناوخۆ ڕزگاری کرد. ساڵانی سەرۆکایەتی بەڕێزیان لە پەرلەماندا دەوڵەمەندترین ساڵانە چونکە سەرەتای ئەم ئەزمونە دیموکراتیانە بوو. دەتوانین بە شایانەوە بڵێین کە جەوهەرنامەق دامەزرێنەری بنیادنان و هەیکەلی ناوخۆی پەرلەمان و ڕێکخستنی کاروبارەکانیەتی. ئێستاش پەرلەمان لەسەر ئەو بناغە ئەساسیانە دەڕوا. هەروەها پەرلەمان دەیان یاسا و بڕیاری دەرهێنا وەک یاسای ئەنجومەنی نیشتیمانی و یاسای حکوومەت و فدرالیزم و یاسای دیکە. کەواتە جەوهەرنامەقی شۆڕژگێڕ و پێشمەرگە کەوتە گواستنەوەی شێوەی خەبات لە چیاوە بۆ شار داڕێشتنی بناغەی ژیانی مەدەنی سیاسی و کۆمەڵایەتی لە کوردستاندا. وەختێکیش لە ساڵانی 94 تا 1998 بەهۆی بارودۆخی شومی ناوخۆ پەرلەمان عملی پەکی کەوت، جەوهەرنامەق و هەواڵانی هۆڵی پەرلەمانیان چۆڵ نەکرد و زوو بە زوو بە خۆی چوو پاڵ لیژنەی باڵای ئاشتی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکەتی نیشتیمانی تا توانیان بە هاوکاری دۆستان ئاسایشی کوردستان و بناغەی ئاشتبوونەوەی گشتی و تەبایی لە کوردستان جارێکی تر دابڕێژنەوە. ڕۆڵەی تێکۆشەری پارتی شادڕەوان جەوهەرنامەق هەم لە خەباتی پێشمەرگایەتی و هەم لە خەباتی پەرلەمانی سیاسی ناوخۆدا چالاک و چاونەترس بوو. ژیان و خەباتی جەوهەرنامەق و هەواڵانی لەو جیلەدا لاپەڕەیەکی گەش و هەرە گرنگی خەباتی نیشتیمانی نەتەوەیی و کۆمەڵایەتیە. ئەمڕۆ لە شەخصی ئەو تێکۆشەرە یادی گشت ڕێبوارانی ئەو نەوەیە دەکەینەوە، ڕێز و یادانە دەگرین چ لەوانەی ماڵ ئاوایان لێ کردوین یان ئەوانەی هەتا ئێستاش لە ژیان ماون. کەواتە وەختێک هەندێک سیمای بەرزی مرۆڤایەتی و خەباتی جەوهەرنامەق باز دەکەین لە واقعدا ڕێز دەنێن لە نەوەیەکی خۆبەخشی خۆنەویست کە بە هەموو بڕوایەکەوە دەڵێن گیانی خەباتی نەتەوەییان پاراست و ئەمڕۆ دەیدەن بەدەستی نەوەیەکی تازە. جەوهەرنامەق هەروەها خاوەنی ڕەوشتی بەرز و ئەخلاقی سیاسی بوو کە بڕیاری دەدا لەسەری دەچوو گەر بە نرخی ئاسوودەیی و تەندروستی ژیانی خۆشی وایە. لە ڕووی ئەخلاقی سیاسیەوە هەمیشە سنووری تەبیعی خۆی دەپاراست. ساڵی 79 لەگەڵ چەند هەواڵی بڕیاریاندا لە سەرکردایەتی پارتی بکشێنەوە. کۆنگرەی نۆیەم و ئیدریس بارزانی و سەرۆک مەسعود بارزانی و سەرکردایەتی ئەو سەردەمە بە سنگی فراوانەوە ڕێزیان کرد لەو بڕیارەی کە دایان بوو. ئەوە بوو بە درێژایی 10 ساڵ بە عەمەلی لە خەباتی ڕاستەوخۆ خۆیان پچڕاند، بەڵام نە جەوهەرنامەق لە هەواڵانی لەو ماوە درێژەدا قسەیەک یان کارێکیان نەکرد پارتی و بارزاری و پێشمەرگە بریندار بکەن، بەڵکو دەمانزانی لە ناخی دڵەوە بە معنەوی هەر پارتیە و هەر پارتی دەمێنێتەوە. نایانەوێ ئەو بنیاتە تێک بدرێ کە خۆیان دامەزرێنەری ئەو بنیاتە بوون، بە تایبەتی لە ساڵەکانی 76 و 79 هەموو هەوڵی ئەوەی دەدا کە ئەوە بپارێزێ. ئەخلاقی سیاسی جەوهەرنامەق بەرزتر بوو لە ئارەزووی ئەم و ئەو کە هەوڵیان دەدا سوود لەو هەڵسوکەوتە وەربگرن بۆ زیانی پارتی و کەڵک لێوەرگرتنی. جەوهەرنامەق بە هیچ شێوەیەک ڕێگەی نەدەدا. هەروەها ساڵی 2003 کە سکرتێری پارتی بوو لەبەر بیر و بووچوونی تایبەتی خۆی دەستی لە مەسئولیەت کشایەوە، بەڵام هیچ کاتێک شتێکی نەدرکاند کە زیان بە پارتی بگەیدێت. بە درێژایی ساڵانی 2003 تا 2011 دانیشت، بەڵام لە دڵەوە خۆی بە خاوەنی کەلەپوری معنەوی و مێژووی پارتی دیموکراتی کوردستان دەزانی. هەندێک کەس
هەوڵیان دەدا بیخەنە هەڵوێستی دژایەتیکردنی پارتی، بەڵام ئەو هەمیشە خاوەنی ئەخلاقی سیاسی بەرزی خۆی مایەوە لە خەباتدا. بەرامبەر بەوەش سەرۆک بارزانی و ئەندامانی سەرکردایەتی و کادران ڕێزیان لە هەڵوێستی تایبەتی جەوهەر نامق دادەنا، هەرچەند پێیان خۆش بوو ئەگەر بگەڕێتەوە سەر مووقعی خۆی. زۆریش لەو بوارەدا هەوڵی لەگەڵ درا، هیچ بڕیارێکیان بەرامبەری وەرنەگرت بۆ ئەوەی ئیحراجی نەکەن. جەوهەر هەندێ جار وتاری دەنووسی و ڕەخنە و بیر و بۆچوونی خۆی دەردەبڕی، بەڵام ئێمە نەپێی دڵگران دەبووین و نە لە بۆچوونەکانیشی نیگەران دەبووین، چونکە بڕوامان وابوو کە جەوهەر نامق لە ویژدان و ناخی معنەوی خۆیەوە و هەر پارتیە و دژی سەرچاوە و گەنجینەی ڕابردووی خۆی نابێتەوە و ئەوەشی دەڵێتن بۆ خزمەتکردنی پارتی و گەلی کوردستانە بە شێوەیەکی گشتی. ئێستاش هەندێ مخالفی پارتی هەوڵ دەدەن قسە و نووسینەکانی سەرکردەی نەمر جەوهەر نامق بخەنە خانەی ئۆپۆزیسیۆنی ناوخۆی پارتی کە ناتوانن لەوەدا سەرکەون، چونکە خۆیان بە چاواشەکاری دەبن. ئێمە کە هێشتا ئەو بەڕێزە لە ژیان ما بوو، هەموو شتمان قبول کرد، خۆشی چاک دەیزانی. ئێستاش هەموو ڕەخنە و گازندەیەکی گەری دەبڕی بێت بە دڵ و بە گیانەوە قبولی دەکەین، چونکە ئێمە کە لە نزیکەوە دەیناسین باش دەزانین کە جەوهەر نامق هەرچی گوتبێت و کردبێتی لە نیەت پاکیەوە بووە، بۆ کورد بووە، بۆ کوردستان بووە، بۆ چاکسازی بووە. ئێمە هەمیشە پەیوەندیمان هەبوو ڕەخنەکانی کاک جەوهەر بۆ پێشخستنی کاروانی خەبات و حکومڕانی دروستی کورد بوو لە وڵاتە، نەک بۆ شتێکی دیکە. ئەوەندە کەسێکی خەمخۆر بوو بە تەنانەت پێش ئەو ڕۆژەی بۆ چارەسەری بچێتە سوید، تێبینیەکانی پێی دەکوتم دەبێت چ بکەین باشە، دەبێت چ بکەین بۆ کارکردنێکی باشتر و چاکسازی باشتر لەم وڵاتە. منیش پێم دەگوت کاک جەوەر ئێستا بچۆ بۆ عیلاج کە گەڕایەوە ئێمە دەتوانین بە ئاسانی لەسەر ئەو شتانە قسە بکەین و ئەوەی پێویست بی جێبەجێ بکەین. بەداخەوە گەڕانەوەی بەم شێوەیە نەبوو کە چاوەڕوانمان دەکرد. سەرەڕای هەموو شتێک جێگەی گەش و بەرزی لە خەباتی 40 ساڵەی پارتیدا دیارە، چ چوونە گۆڕەپانی تێکۆشان لە ساڵی 76 دەستی خاڵی و ڕوبەڕووی ڕژێمی عێراق، یا لە دامەزراندن و سەرۆکایەتی یەکەمین خولی پەرلەمانی کوردستان کە زیاتر لە 10 ساڵی خایان، یان ڕێخستنی ناوخۆی پارتی لە مووقعی سکرتێری پارتیەوە، یا لە پەیوەندیەکانی ناوخۆ و دەوروبەر، یا لەو چالاکیانەی کە دەیکرد بۆ چاکسازی لە کوردستاندا. جێی دیارە و بە دیاری دەمینێتەوە. ئەستێرەیەکی گەشە لە ئاسمانی کورددا. ڕەوانی شاد بێ، یادی هەمیشە وەک سەرکردەیەکی پارتی دیموکراتی کوردستان دەمینێتەوە. زۆر سپاس.